طبعا ئەمە بێڕکابەرینەوە خەڵک دەزانی بێڕکابەریەکە چییە؟ ئەمن وا فەرح زیاد دەکەم. ئەمن چوومە هەموو شارەی لە هەموو شارەکان و مافەزەکان ینی پارێزگاکانی کوردستان نەجاعەت مینە لە هەموو پارێزگاکان مەطعەمەکانم بکەسەوە بگرە شەقڵاوە قەزایە تەمەشاکە بزانە ئەو خەڵەباڵغیە شەقڵاوەیکە لە هەموو جێگەکان نەجاعەت مینە. هەندێک کە پێم دەڵێ منافەسەم دەکەن و ناوم دەین و ئەوە ئەم ناتا مناویان بینم گەورەیان ناکەم. منافە ئەم حەزم لێ خوا ڕزقی هەموو لایەش بدە چونکە خوای گەورە چەندی بڕی بیتەوە ئەوەندە چەند لۆ منە چەند لۆویە هەموو ڕزقەکان دیار کراینە ئەم تەمەنا دەکەم خوا ڕزقیان بدە منافەسیان ناکەم بەڵام کەسیش بە منافەسی خۆم دانانێم ئەوان ڕۆژ بە ڕۆژ فەرعی قەپات دەکەن ئەم ڕۆژ بە ڕۆژ فەرعی دەزیاد دەکەن ئەوە بێ منافەسێکی و تامەکەشم فەرقیەیە. بەچێ دەڵێ سنوور مەبەزێنە وەکو گلۆب کوژاونەتەوە چێن ئەو کەسانە و ئەو قسانەی لەسرت دەکرێت چین باسی چی دەکەن؟ خەڵکانێک هەیە دێ خۆی بە من ئەکتیفکە باسم دەکات بۆ ئەوی باسی کەم کە ناوی لە ناو ناوان نییە دەوێ وەکو گلۆپەچ کوژاوەیە دەوێ من باسی بکەم پێ بکرێ ئەو پێ دەبی دەگەشێتەوە نا بار کوژابیتەوە باشترە لەگە ڕێزم لە هەموو کەسی باش.